کۆماری ئیسلامی سەلاحیەتی نییە لەسەر ژیانی خەڵک بۆ بەرەنگاربوونەوە لەگەڵ کۆڕۆنا بڕیار بدات. وەزارەتی تەندروستی ئێران ڕۆژی یەکشەممە هەفتەی مانگی گەلاوێش ڕایگەیاند کە بە شناسایی نزیک بە 40,000 حاڵەتی نوێی توشبوون بە کۆڕۆنا و مەرگی 542 نەخۆش لە ماوەی شەو و ڕۆژی ڕابردوودا، ڕێکۆردێکی نوێ لە ئاماری ڕۆژانەی توشبوون و مەرگی ئەم ڤیرۆسە لە وڵاتدا تۆمار کراوە. عەلیڕەزا زالی فەرماندەی ستادی بەرەنگاربوونەوە لەگەڵ کۆڕۆنا لە تاران باسی لە بارودۆخی قەیراناوی گشت شارەکانی ئەم پارێزگایە کرد و ڕایگەیاند کە پتر لە 9400 نەخۆش لە نەخۆشخانەکانی تاراندا بەستەری کراون. ئەوەش لە حاڵێکدایە کە مەسعود یونوسیانی ئەپیدیمۆلۆژیست وێڕای ئاماژە بە هاتنە خوارەوەی ڕێژەی تێستەکانی PCR تاکیدی کرد کە ئاماری واقعی توشبوون و مەرگی کۆڕۆنا لە ئێران یەکجار لە ئاماری ڕەسمی لەسەرترە. حکوومەتی ئیسلامی کە یەکێک لە ناکارامەترین و نەشیاوترین دەسەڵاتەکانی جیهانە لە بەرەنگاربوونەوە لەگەڵ نەخۆشی کۆڕۆنا و ڕێگری لە مەرگی هاوڵاتیان، وێڕای چەند مانگ حاشا لێکردن لەم نەخۆشیە بە پیلانگێڕی پێناسەی کرد و بە هیچ کام لە پێشنیارەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی و کۆمەڵگەی زانستی و پزیشکی ئێران بایەخی نەدا. بەرژەوەندی دەسەڵات و ڕەونەقدان بە هەڵبژاردننی بێڕەمەق و وەڕێخستنی ڕێوڕەسمی مەزهەبی لە بەرچاونەگرتنی مەودادانانی کۆمەڵایەتی، نەبوونی بەرنامە بۆ قەرەنتینەی خێرا، دەخاڵەتدانی سپا لە کاروباری پزیشکی و گاڵتەجاری دروستکردنی ماشێنی ڤیرۆسیاب و یان دژایەتی گێلانەی خامنەئی و شەریکەکانی لەگەڵ زانستی پێشکەوتووی جیهانی سەبارەت بە واکسناسیۆن و دواخستنی واکسنەکردنی خەڵکی ئێران تا ئامادەبوونی بەرهەمی ناوخۆیی و ئیسلامی کە بوو بەهۆی گیان لەدەستانی نزیک بە 100,000 کەس و توشبوونی ملیۆنێکی خەڵک بەم نەخۆشیە، تەنیا گۆشەیەکە لە نابەرپەرسبوونی سەرانی حکوومەتی ئیسلامی لە بەرامبەر گیان و سڵامەتی خەڵکدا. هاوکات لەگەڵ پەرەسەندنی شەپۆلی پێنجەم، وەزیری تەندروستی داوای کرد کە لە دەورەی ئەزاداریەکانی مانگی موحەڕەمدا بۆ ماوەی 2 هەفتە کەسب و کار تەعتیل بکرێت و قەرەنتینەی سەرتاسەری بەڕێوە بچێت. بەڵام ستادی بەرەنگاربوونەوە لەگەڵ کۆڕۆنا نەتەنیا تەعتیلکردن و قەرەنتینەی سەرتاسەری قبوڵ نەکرد، بەڵکو ڕێگەی بە بەڕێوەچوونی کۆبوونەوە و بەرنامەکانی موحەڕەمیشدا. دژایەتی لەگەڵ 2 هەفتە تەعتیلی سەرانسەری لە بارودۆخێکدایە کە ڕەوتی واکسناسیۆن بە خاوی ئەنجام دەدرێت و ڕێژەی مەرگ بە خێرایی دەڕواتە سەرێ. ساڵی ڕابردوو هەر لەم ڕۆژانەدا مجەوەزدانیان بە ڕێوڕەسمەکانی موحەڕەم شەپۆلی سێهەمی بڵاوبوونەوەی ڤیرۆسی کۆڕۆنای لێکەوتەوە. ئەوەش لە حاڵێکدا بوو کە ساڵی ڕابردوو جۆری دێڵتای ڤیرۆسی کۆڕۆنا کە چەند بەرابەر توانای گیرۆیی لەسەرترا هێشتا سەری هەڵنەدا بوو. هەڵسەنگاندنی ئێران نەک لەگەڵ وڵاتانی پێشکەوتوو، بەڵکو تەنانەت لەگەڵ وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئافریقا لە بواری واکسناسیۆن ئاستی نابەرپەرسبوون و بێکفایەتی دەسەڵاتی ئیسلامیمان پێنیشان دەدات. ڕۆژنامەی ئێعتماد نووسی بە پێی دوایین چارتی جیهانی لە وەزعیەتی واکسناسیۆنی کۆڤید-19 ئێران لە بواری ژمارەی جەمعیەتێک کە واکسناسیۆنی کامەڵ واتە 2 دۆز واکسنیان لێدراوە لە پلەی 144 و لە بواری ژمارەی جەمعیەتێک کە تەنیا 1 دۆز واکسنیان بەرکەوتووە لە پلەی 128 جیهانیدایە. ئاماری مەرگی نەخۆشی کۆڕۆنا لە ئێران ئەگەرچی باوەڕ پێکراو نییە و ئاماری واقعی یەکجار لە ئاماری دەوڵەتی لەسەرترا، بەڵام جەمعیەتی 82 ملیۆن کەسی و مەرگی پتر لە 95,000 کەس، ڕەقەمی سەرووی نۆرمی 1160 کەس لە هەر 1 ملیۆن جەمعیەتمان پێنیشان دەدات کە ئەم ڕێژەیە نزیک 2.5 ئاماری مەرگی وڵاتی تورکیەیە. ئەمڕۆ سەدان و هەزاران کادری پزیشکی و دەرمانی شارەزا و بە ئەزموون لە دەرەوەی ئێران لە وڵاتانی ڕۆژاوا خەریکی کارن کە سەرەڕای ئەوەی کە نەیانتوانیوە و یان نەیانویستووە لە ئێران کار بکەن، توانا و زانستی خۆیان لە هەموو ڕێگەیەکەوە لەوانە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە خستۆتە ئیختیار خەڵکی ئێرانەوە
بەڵام حکوومەتی ئیسلامی و کاربەدەستانی بێکەفایەتی دەرمانی لە ئێران هیچ کات حازر نەبوون گوێڕایەڵی پێشنیاری زانستی و بەرپرسانەی ئەوان بن. حکوومەتی ئیسلامی شارەزای سەرکوتی خەڵک لە ناوخۆ و تێرۆریزم لە دەرەوەی وڵاتە. کارایی ڕژیم لە تەسلیم بوون لە بەرامبەر ویشکە ساڵی، لە پێکنەهێنانی پیشە و نەدانی بیمەی بێکاری، لە ئەشکەنجە و زینداندایە و کاتێک نۆرەی سڵامەتی خەڵک و ڕێفاه و ئاسایشی گشتی دێت، یەکێک لە بێکەفایەتترین دەسەڵاتەکانی جیهانە. ڕژیمێک کە لەگەڵ زانست ئەگەر لە خزمەت سەرکوت و پتەوکردنی دەسەڵاتەکەیدا نەبێت، دژمنایەتیەکی ئاشکرای هەیە و لە حاڵێکدا کە سەرانی ئەم ڕژیمە خۆیان لە باشترین ئیمکاناتی دەرمانی و پزیشکی جیهان بەهرەمەندن، نابێت لە ئاست چارەنووس و ژیانی جەماوەری ملیۆنی خەڵکی بێبەش و ڕەنجدیت و بەرپرس و بڕیاردەر بێت تا مەرگی زیاتر و نەخۆشی و نائەمنی بەرینتریان بەسەردا بسەپێنێت.